बजा उस्ताद में तो बकरी जाए रुक एक मिनट ये रहा ऊपर सीधी दाल का दूसरी बार जो हमारे इलाके ئەمە دووەم جارە شەپۆلی کولە هێرش بکاتە سەر ناوچەکەمان کە زیانێکی زۆری بە بەرووبوومەکانمان گەیاندووە و کاریگەریەکی زۆر خراپی هەبووە لەسەر بەرهەمی لۆکە و دانەوێڵە و شەڵگەکانمان. ئێمە پشتمان بە کشت و کاڵ بەستووە، بەڵام کولە وێرانی کرد. तबाह हो गया है।